لله رب العالمين. اللهم صل وسلم وبارك على إمام المرسلين محمد النبي الأمي وعلى آله وأصحابه ومن اتبعه بإحسان إلى يوم الدين. اللهم يا ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. اللهم آمين. خوشکانم برایان، سڵاو و ڕەحمەتی خواتان لێبێت. پاژۆی لە ئەڵقەی پێشوودا باسمان لە ڕوبەڕووبوونەوەی پێغەمبەری خوا نوح سەلامی خوای لەسەر بێت لەگەڵ قەومەکەی خۆیان باسمان لێوە کرد کە چۆن بە مودەتی 950 دانە ساڵ ئەم پیاوە بەبێ وچان، بەبێ ئیسراحەتکردن، بەبێ کۆڵدان، بەبێ بێزاری، بەبێ گلەییکردن، بەبێ هیچ ناڕەزایی دەربڕینێک سەرزەنشتی قەومی خۆی کرد، نەسیحەتی کردن، ئامۆژگاریکردن، پەیامی خوای پێگەیاندن. لە هەندێک لە ئاسارەکانە هاتووە کاڵە چەند جار لێیانەدا مندیان لێ دەدا تا لە هۆش خۆیە چوو. کاتێککە هۆشێ هاتەوە دەستی بەرزەکردەوە بۆ ئاسمانەوی پەروەردگارە لیان مەگرە نازانن، تا گەیشتە ئەوەی کە چەند جیلێک لە دوای یەک بخەنەوە ئەم ئومەتە، ئەم قەومە، چونکە 950 ساڵ لەلایەنە بەس پێغەمبەرایەتی کردووە، کاڵن بێژگەلەوە 350 ساڵی کە ژیاوە. سەیرێکرد جیل لە دوای جیل، نەوە لە دوای نەوە دێت، هیچ فەرق ناکە. هەموو باوەک نەسیحەتی ئەولایەکانیە کرد و ئامۆژگاریە کرد کە ئەم پیاوای گومڕاتان کە سەرتان لێ بشێنەوە، باو با پیرمانمانی هەروە لێ کردووە قسەی بۆ کردن، ئەوان پێی هەڵنەخەڵەتاون، ئێوەش پێی هەڵنەخەڵەتێن. تاوای لێهاو یەک دوو جیلی بینی نەفەرێک ئیمانی هەر نێناتیا لە یەک دوو جیلە، لە یەک دوو ئومەتە، کە ئیتر ئەمە بۆی مایە ئەوەی کەوا نوح بڵێ ئەی پەروەردگارە ئیتر ئەوە گەیشتمەتە قەنەعەتێک کە ئیتر ئیمانداری کەیان تیا پەیان نابێت. بۆیە کە خوای تەبارەک وەتەعالا وەحی بۆ نار بۆ پێغەمبەرەکەی خۆی ئەنەه لەن یؤمنە لەکە ئیلا من قەد ئامن. جگەلەوەی کە پێشتر ئیمانی هێناوە هیچ کەسێکی تر تازە ئیمان نایەنێ و تەواو چاویان کوێراییدا هاتووە، گوێیان داخراوە، دڵیان پەردەی بەسەرا هاتووە، تازە هیچ قسە لێ وەرناگرن. ئەو بوو نوحیش سەلامی خوای لێبێت داوای لە پەروەردگار کرد، گەیشتە تینی، گەیشتە ئەوەی کە ئیتر کافر لەسەر ئەرزا هەر کافر بێ و بەم شێوەیە سوکایەتی و بێحورمەتی بەرامبەر بە پەروەردگاری خۆیان و بەرامبەر بە پێغەمبەری خوا بکەن. بۆیە کە دوعای لێکردن و وتی ڕەبی لا تەذەر عەلە الأەرض من الکافرین دەیارە، ئەی پەروەردگارە هیچ ئاوایەکی کافران لەسەر ئەرزا نەهێڵیت، هیچ ڕوخساری کافرێک لەم سەر ئەرزەیان نەهێڵیت. ئەوەی کافر و بێباوەڕە بە تۆ، ئیمان بە خوایەتی تۆ ناکا، بە دەسەڵاتی تۆ ناکا، بە پەروەردگارێتی و قودرەتی تۆ ناکا، خوای گەورە لەسەر ئەرزا بنە بڕیان کە یەکجار. چونکە ئەمانە ئینەکە ئین تەذەرهم یوضیلوا عیبادەک وەلا یەلیدوا ئیلا فاجرا کەفارا. ئەی پەروەردگارە ئەمانە ئەگەر ئاوا بمێننەوە عەبدەکانی کەشک گومڕا ئەکەن، ئەوەشی کە ئیمانیان هێناوە، و یەک لە دوای یەکنەوە لە دوایەوە جگە لە کافر هیچی کە ناخەنەوە. بۆیە کە فەرمانی خوا هات بەوایکەوە ئەو عەذابەی کە خۆیان داوایانە کرد و تەحەدایانە کرد، پێیانەوە فەئتینaa بیما تەعیدونaa ئین کونتە من الصادقین. ئادێگە تۆ ڕازەکەی تۆڵی پێغەمبەری خوام و خوا هەیە، دەتزانین ئەوەی کە هەڕەشانەی تۆی کەی تۆڵی خواواتان لێکەواتان لەگە دەبیێنە، دەیزانین چتان پێکرێ. خوای گەورە فەرمانی دا کە بێ ئەو عوقوبەیان بەسەرا بێ، خوا پەنامان بە تیاچووی دنیا و ڕوڕەشی هەتایی قیامەتیش بن. عوقوبەکەش بەچی بوو؟ بەپێی تەقدیری پەروەردگارمان بە غەرق بوو، بە خنکاندن، بە تۆفانێکی بێنمونە کە زەوی بە توولی تاریخی خۆی نەشتی وای بەخۆی دیون نەدواتریشتی وا بەخۆی ئەبینێ. تۆفانێک کە بە تەسەوری عەقلی کەسان نایەت. وەزوو نوحیشی ئاگادار کردەوە لەم ماوەیەشە هەر مۆڵەتیان هەبووە. تۆ حتاڵن خوای گەورە ئەمری پێکردووە کە پێشەوە بە چەند سە ساڵێک دەستی کردەوە بە ڕواندنی داری زۆر گەورەی تایبەت بۆ ئەوەی کەوا ئەم پاپۆڕی جسمی پاپۆڕەکە و لاشی پاپۆڕەکەی لێ دروستکات، کە دەڵێن بە 300 ساڵ پێشەوە، هەندێک دەڵێن بە 150 ساڵ، هەندێک دەڵێن بە 200 ساڵ پێشەوە خوای تەبارەک وتەعالا نوحی ئاگادار کردەوە کە فڵانە نەوەعدار. جایتر مەخیلافی زۆر لەسەر چەند ساڵ پێشەوە ئاگادار کراوەتەوە جۆری دارەکان، هەنگێکە دەڵێ دار سنەوبەر بۆ، هەنگێکە داری چی بۆ چی بۆ. ئەمانە وەرحاسی کەلام هیچی نەیفادەی لێکەین و نە هیچ حەقیقەتێکی تاوایشمان لەبەردەستایە کە چیە زۆر بەی ئیسرائیلاتە و لە ناو تەورات و ئینجیلەوە باس کراوە کە جێی سیقەی ئێمە نین، جێی متمانەی ئێمە نین. وەخوای تەبارەک وەتەعالا پێیوت ئەی نوح ئیتر ئەوانە کەس ئیمان ناهێنێت دەستکە بە دروستکردنی پاپۆڕەکە وەصنع الفولک بأعیوننا ووحینا.
ئەی نۆح دەستکە بە دروستکردنی پاپۆرەکە لە ژێر چاودێری ئێمەیە لە ژێر چاوی پەروەردگارتە و بەپێی ئەو وەحیەشی کە من بۆ دەنێرم یعنی شێوازی دروستکردنی پاپۆرەکە ئیجتیهادی نۆح نەبووە بە عەقڵی خۆی بێ پاپۆرە دروستکات چونکە عەقڵی بەشەر خۆی بکوژێ خۆی ببڕێ وەکو لە ئەڵقەی پێشوا باسم بۆ کردن ئەمڕۆ کە پێشکەوتووترین کاتی مرۆڤایەتیە کە ئێمە زانی بێتمان لەسەر زەوی بە هەموو تەکنەلۆجیا ئەو عیلمەی کە هەیەە ئەو نوع پاپۆڕی کە دروست دەکرێت کە چەند قاتە لەسەر زەویە یعنی وەکو خوای تەبارەک وتەعالا وەسفیانەکە کە ئەفەرمێ کەل ئەعلام وەکو شاخ وەکو چیا ئەم پاپۆڕانە بەرزە بنەوە بەسەر ئەو دەریانەیە ئەڕۆن لە ئاسن و پۆڵا و لە ئەنواعی مادەی قورس تەنانەت شاری لەسەر دروست دەکرێت مەلعەبی تۆپۆپێنی لەسەر دروست دەکرێت مەتاری تیا دروست ئەکرێت تیارەخانە عەسکەریەکان ئەو هەڵگری فڕۆکە سەربازیەکان حامیلاتی تائیراتی پێدەوتی هەڵگری فڕۆکەکان بەجارێ هەر شارێکە بۆ خۆی مەملەکەتێکە بۆ خۆی بەسەر ئەم دەریا دەڕوا اینجا لەگەڵ ئەو هەموو توانا قووەتەشە هەتا ئەمڕۆ پاپۆڕێک نییە لەسەر ئەرزا تەحەمولی هەڵچوونێکی دەریا بکە کە بەرزایی شەپۆلەکانی بگاتە نزیکەی 20 مەتر یا بگاتە 25 مەتر بە هەموو هێز و قووەتی خۆیانەوە بەرگەی هەڵچوونێکی دەرگاوە ناگرن کە شەپۆلەکان لە 20 مەتر تێی پەڕێنێت بەڵام ئەو تۆفانی لە سەردەمی نوحا ڕوویدا سەلامی خوای لەسەر بێت خوا لە قورئانە بۆمان باز دەکات وهي تجري بهم في موج كالجبال ئەفەرمێ پاپۆڕەکە ئەمانی هەڵگرتو لەگەڵ خۆیان دەیبردن لەسەر شەپۆلێک کە هێندەی شاخەکان بەرز بوو جا تەسەوور کە شەپۆلێک هێندە بەرز بێتەوە بدا بەسەر شاخەکانە شەپۆلێک هەڵە بگرێت لەسەر و شاخ کە هیچ شاخێک لە 1000 مەتر کەمتر نییە 1 کیلۆمەتر بچووکترین شاخە بێ بگاتە 1000 مەتر جا پێوتێت چییە ئینە هەر پێوتێت گرد و تەپۆڵکە خوا فەرمێ بەسەر چیاکاندا هەڵی دەگرتن من حەزەکەم لێرە جارێ بۆستین سەبارەت بۆ جێگەی کە نۆحی تیا بۆ سەلامی خوای لەسەر بێت لە تەورات ومانەیە لە هەندێک کتێبە ئاسمانەکانەوە باز دەکەن کە لە شاری ئۆر بووە لە جنوبی عێراق لە سەحرای جنوبی عێراقا بووە ئێمە لە حەدیثا شتێکمان نییە تایبەت باسکە کە شوێنەکەی کوێ بووە بەڵام من پێم وایە غەڵەتە کە باز دەکرێت لە سەحرای جنوبی عێراقا بووە ڕاستە لە عێراقا بووە بەڵام لە مەنتیقەی سەحراویەکەی بەشی خوارەوەی عێراقا نەبووە لە شاری ئۆر یاخود ئەریدۆی جاران کاکاتە منتیقەی ناسری ئەمڕۆ یاخود ئەڵێن لە منتیقەی بابل و بەرەو خوارتر بووە بە دەلیلی چی بە دەلیلی ئەوەی کاتێ کە تازە سەرەتای باران بارینەکە و دەستپێکردنی لافاوەکە بوو هەڵچوونی ئاو بوو نۆح بە کوڕەکەی وتی کوڕەکەم وەرە سەرکەوە لەگەڵمانە لەگەڵ کافرەکانە مە بە باتیان نەچی شەڕی خوا و پێ ناکرێ ئەمڕۆ کوڕەکەی چی جوابی باوکیایەوە وتی باوە یا سەئاوی ئیلا جەبەلین یعصیمونی من الماء باوە سەرەکەوم پەناگرم بە یەکێ لە شاخەکان سەرەکەوم بەسەر یەکێ لە چیاکانە ئیلا جەبەلین بەسەر چیایەکدا یعصیمونی من الماء لە چی بمپارێزێت لە لافاوەکە لە ئاوەکە بمپارێزێ ناژڵێ ئیلە الجەبەلی بە معریفە نەیهێناوە بڵێ ئەو شاخە ئەڵێ بەسەر شاخێکا سەرەکەوم سەرەکەم بەسەر شاخێکە کەواتە ئەو منتیقەی کە ئەوانی تیا بۆ کە یەکەم جار لافاوەکەی تیا ڕوویا و منتیقەیەکی شاخاوی بووە بۆ یەکاڵە بەسەرێکی لەو چیا بەرزانەیە سەرەکەم کە مەعقوڵ نییە بە هیچ شێوەیەک بە عەقڵی بەشەرا نەهاتووە لافاو بتوانێت شاخێکی ئاوە داپۆشێ و شەپۆلەکەی بەسەر شاخەکەی بێت و شاخەکە بکەوێتە ژێر ئەو ئاوە بۆ یەکە کوڕەکەی ئەڵێ ئاچم سەرەکەم بەسەرێکی لە چیاکانە هەموو علەمای تاریخ متفق لەسەروی کە لە عێراقا بۆ بەس کوێی عێراق گومان هەیە لە ناوەڕاست و بەرەو خوارتر بەرەو سەروتر ئەم ئاەتە ئەوە ڕوونەکاتەوە کە لە مەنتیقە شاخاویەکانی عێراقا بۆ کە مەنتیقەی کوردستانی خۆمانەکات چونکە شوێنەکانی تر و شاخانەی نییە کەواتە ئەو شوێنەی کەوا لافاوەکەی لێ دەست پێ دەکات سەرەتا کە شوێن و ژینگەی قەومی نوحا مەنتیقە چیایەکانی کوردستانی عێراق بووە وڵاتی عێراق بووە کە کوردستانەکات ئەمە یەک دووهەم ئەو پاپۆڕەی کە دروست کراوە لەو کاتەیە و لەو سەردەمەیە کە بەو شێوەیە خوای تەبارەک وتەعالا ئەفەرمێ لە ژێر چاودێری ئێمە وەصنع الفولک بأعیوننا ووحینا لە ژێر چاودێری وەحی ئێمە بەپێی ئەو ڕێنمایانەی کە ئێمە بۆ دەنێرین بەپێی ئەو وەحیە ئەو پەیامەی کە ئێمە بۆ تێنێرین بەپێی ئەوە دروستی ئەەکەیت لە تەوراتە باز دەکرێت ئەڵێت پاپۆڕەکە سێ قات بووە قاتی خوارەوەی بۆ ئاژەڵان بوو قاتی سەرەوەی بۆ تەیر و تویر بۆ قاتی ناوەڕاستی بۆ مرۆڤەکان بووە وەخوای گەورە لە قورئانە ئاماژەمان بۆکە فەرمێ ذات ئەلواح ودوسر
ئەفەرمێت لەو حیتیا بەکارهێنراوە لەگەڵ بزمارە دووسور بزمارە، یعنی لە پێکهاتەکە معدەن بەکار هاتووە، دار بەکاتوە هاتووە، نازانین نەوعی لەو حەکات چ نەوعە لەو حێک بوون کە تیا بەکار هاتووە، بەڵام پاپۆڕێک بووە بە معنای وشە، بە معنای کەلیمە، پاپۆڕێک بووە تەحملی ئەو زەختە گەورەی ئەو هەڵچوونی ئاوە بکات، بۆیە کە خوای گەورە تایبەتی کردووە لەسەری کە وەکو پێغەمبەرێک ئەبێ بە وەحی خوا و بە پێی ڕێنمایەکانی پەروەردگار دروستکرێ هەتا بەرگەی ئەو وەضع بگرێت. و دەڵێن بۆ سواغدانی ڕووی دەرەوەی پاپۆڕەکە بۆی ئاو نەدزێ قیریشی تیا بەکار هاتووە لەو کاتەیە. وەرحاسی کەلام ئەم شتانە زۆر مەطلب نیە لای ئێمە، بەڵام ئەمانوێ عەرزی جەنابتان بکەین لەو سەردەمەیە ئەم لافاوە لافایەک بۆ بێوێنە بووە و تەکنەلۆجیایەکی بەقووەتیشی تیا بەکار هاتووە، تەنانەت خەریتەی ئەو پاپۆڕە و چاودێریکردی یاخۆی هەندەسەی پاپۆڕەکە وەحێکی خوایی بۆ بۆکێ هاتووە بۆ نۆح هاتووە، بۆی کەسانێک نەڵێن ئەبێ مە چ بەلەمێ بوو بێتە حەمولیەکە یاخۆ تۆ بێتە بەرچاوت کە وەسی لافاوەکە زانی لافاوێکی بەسیتی دنیاییە بە سواری بەلەمێکەوە چەند کەسێک تیا دەرچوون نەخێر. خوا ئەمری بە نوح کردووە نەک هەر ئەوانی کە ئیمان نارن هەڵیان گرا، بەڵکو لە ئاژەڵەکانیش وەحمل فیها من كل زەوجەین اثنین، لە هەموو جۆر توخمێک جووتێک هەڵگرە، دوو جووت هەڵگرە، زەوجەینی ئیثنین، دوو جووت هەڵگرە لەگەڵ خۆتا سواری پاپۆڕەکان کە بە ئەوانیش دەرچن تا دوایتر ئیسفادی لێ بکەن و هەموو چیتری بۆ بخەنەوە و ئەوانی تریش ئەو نوع ئاژەڵ و گیادار و باڵندانش سەرزەوی بگرێتەوە. باش لەوانەیە زۆر کەس بە خەیاڵێ بێت باوەڕ بەم لافاوە نەکا بڵێ ئەم لافاوە ئاوایە و ئاوای شتی وا خەیاڵیە و جارێ پێش هەموو شتێک عەرزی جەنابتان بکەم کاتێ پێغەمبەر صلی الله علیه وسلم لە قورئانە ئەمەی دەخوێندەوە بۆ هاوڵەکانی بۆ قەومی عەرەب بۆ دوورگەی عەرەب بە توولی تاریخی شتی وای نەبیست بوو. یەک ڕیوایەت، یەک شعر، یەک حکایەت، یەک چیرۆک نەبووە پێشتر لە ناو عەرەبا باسی نوح و تۆفانی نوحی تیا کرابێ. عەرەب بێ ئاگا بووە لەم مەوزوع ئەو نە لە دوور نە لە نزیک هەواڵی ئەم بەزمەی پێ نەگەیشتووە، نەیانزانیوە کە شتێکی ئاوا هەیە. ئەو جوولەکانی کە هەبوون لە ناو شاری مەدینەیان نیشتە جێبوون ئەوان لە تەوراتەکەیانە باس کرابوو، بەڵام بۆ کۆی عەرەب ئەم حکایەتی زانی بێت و لە ناو خۆیان هەبوو بێت و باو بوو بێت و لە ناو دینیانە لە ناو سەقافەتیانە عەرەب بە هیچ شێوەیەکی وای نەبیست بوو بێ ئاگاوە. کاتێک کە قورئان هاتە خوارەوە ئەم تەفاسیل و وردەکاریە باز دەکات، ئەم مناقەشەی بینی نوح و قەومەکەی ئەو بەڵگە هێنانەوەی کە لە دەرزی پێشەوە بۆم باسکردن کە تەنانەت ئاماژەکردنی بە حەوت تەبەقەیە ئاسمان تایە، ئاماژەکردنی بۆ تایە کە خۆر تیشکی خۆیەتی ئەیدات، مانگ تیشکی خۆرە وەریەگرێ و ئەیداتەوە، باسی ئەوەی تایەکەوە مناڵ چۆن لەسکیدایەکی قۆناغ بە قۆناغ دروست دەبێ کە مانایەوە ئەمە قەومێکی دواکەوتوو نەبوون، قەومێکی وەحشیگەر نەبوون، قەومێ نەبوو بەسەرها خەریکی ڕاوکردن بێ. دوای ئەو قەومێ بۆ چینایەتیان تیا بووە، یعنی مرۆڤایەتی و حەزارەت بە شێوەی پێشکەوتووە، دەوڵەمەندەکانیان قسەیان بە فەقیرەکان توێتیانن ئەی نوح تا ئەم فەقیر وڵات و دەبرسامردوانە لە دەوری تۆ من ئێمەی دەوڵەمەند و خاوەن سامان و دەسەڵات لەگەڵ تۆیان دانانیشین، کەواتە قەومێ بۆ چینی طەبەقاتی یاخود چینایەتی و طەبەقایەتی تیا مەوجود بووە. کاتە ئەو کاتە سەردنیا بە شێوەیەک لە شێوەکان حتى لە هەنگێ لە ئاسارەکانە هاتووە، هەنگێ لە عولەمای ئیسلام باز دەواکەن ئەڵێت بە شێوەیەک سەرزەوی قەرەباڵغ بووە کە مەگەر ئەمڕۆ ئەوەندە قەرەباڵغ بوو بێ، یعنی مرۆڤایەتی بە شێوەیەکی زۆر پتەشەنی کردووە لەسەر ئەرزا و لەسەر زەویە بڵاو بۆتەوە. و من حەزەکەم لێرەش و ئاماژەیە بکەمەوە بە حەقیقەتێکی عیلمی کە تازە زانرا و کەشف بووە. ئەویش چییە؟ لە دوای ئەوەی کەوا خەریتەی جینیۆم جیناتەکانی مرۆڤ کە باسمان کرد لە چەند ئەڵلقەیەکی پێشووترا لە باسی چۆنێتی دروستبوونی مرۆڤە کە وتمان هەموو زاناکانی دنیا بەشداریان تیا کرد و لە ئەمریکا ئیشەکەی ئەلان کرا لەسەر دەستی بیل کلینتۆنا کاتێک کە سەرۆک کۆمار بوو، هەردوو سەرۆکی لیژنەکەی هێنا و بەرامبەر یەکیان لەم دیوە یەکیان لەو دیوە، حتا لەو کاتەشا سەرۆکوەزیرانی بەریتانیاش هەمان شتی ئەلان کرد کەوا توانیمانە لە سایانەوەی خاریتەی جیناتی مرۆڤ دۆزینەوە، هەر لە ڕێگەی ئەو جیناتەی مرۆڤەوە کە بەگشتگیری نمونیان لە هەموو وڵاتەکانی دنیا و لە هەموو جۆر مرۆڤەکان لێ وەرگرتووە، حەقیقەتێکی عەجیبیان بۆ دەرکەوت. بۆیان دەرکەوتووە مرۆڤایەتی ئەمڕۆ هەتا بگەڕیتە دواوە نیسبەی خەڵکەکەی کەمترە بێتەوە، هەتا بگەڕیتە دواوە نیسبەی خەڵکەکەی کەمترە بێتەوە بە پێی ئەو سیفاتە جینیانەی کە تیانایە،
یعنی کاریگەری ئەو خەڵکە تێکەڵاوی خەڵکەکان کە تەزاوجیان کردووە چونکەوە هەموو دەرەکەوێت لاسەر جینەکان سیرەکەن هەتا بگەڕیتە دواوە مرۆڤایەتی کەمتر بێتەوە زیاتر جیناتەکان لە یەکترە چونکە خەڵکەکە کەم بووە تەزاوجیان لەگەڵ یەکترا کردووە ئەمڕۆ هەتا بێت سیفاتە بۆ ماوەیەکان زیاترە بێ قەومەکان کە جیابوونەتەوە قەومی سین و قەومی هند و قەومی ئەسکیمۆ و قەومی ئەفریقی و قەومی قشزەردی چاوشینی ئەوروپی و قەومی ئەسمەری خۆرهەڵاتی ناوەڕاست و قەومەکانی کۆ ئەمانە بە شێوەیەک تێکەڵ بووە حەزەکەی قەرەباڵغێکی ئەجگار زۆر کاریگەری هەبووە لەسەر بۆ ماوەکان بۆ سەر جینەکان بەڵام تا بگەڕیتە دواوە سەیرەکەی خەڵکەکە کەم بێتەوە زاناکان ئەڵێن هەتا چوینەتە دواوە زیاتر فەحسی جیناتی مرۆڤەکانمان کردو بۆ ماوە جینەکان کە تیا ماوەتەوە هەتا بڕینە دوا کەمترە بێتەوە بەڵگەی خەڵک کە بێتەوە هەتا ئەگەینە ئاستێک کە ئەوان ئەیشوبهێنن بە ملی بوتڵە شوشە وای لێدی ئەڵێ هەموو گەیشتونەتە سەردەمێک لەسەر هەموو زەویدا 5,000 کەس زیاتر نەبوو کە لەسەر زەویا ژیاون هەموو مرۆڤانی کە لەسەر ئەرزامون گەیشتۆتە 5,000 کەس دواتر ئەڵێ کوت و پڕ لە دوای ئەو بەرتەسک بوونەوەی ژماری مرۆڤەکان لەسەر ئەرزا سەیرەکەی سەر لە نوێ ئەوەی دوای ئەوە کە دێت کاتێک کاچینێ دوای ئەویشۆ بە جینەکان ئەگەڕینە دواتەوە سەیرەکەین دیسان وەکو ئیسا قەرەباڵغ دەبێتەوە یعنی پێشتر لەسەر ئەرزا قەرەباڵغێکی ئەجگار زۆر گەورە هەبووە نزیکەی قەرەباڵغێکی ئەمڕۆ کەناڵی نۆکۆمی ئەمڕۆ بێ بەڵام قەرەباڵغێکی زۆر گەورە هەبووە کوتوبڕ کارەساتێکی وا هاتۆتە سەر دنیا بەسەر ئەرزا هاتووە کە ئەمەی چی لێ کردووە کەم کردوتەوە هەتاکو وای لێ هاتووە سەر ئەرز نزیکەی 5,000 کەسێکی تیاماوە کە بەس تەنها کاریگەری ئەم ژمارەکەمە هەیە لەسەر بۆ ماوە جینیەکان لە دوای ئەو وردە و دەرزای کردوتەوە هەتاکو گەیشتۆتە ئەم حاڵی کە ئەمڕۆ ئێمەی تێین ئەمە لە ڕێگەی جینەکان و ئەمەش دۆزراوەتەوە کەوا لە مەرحەلەیەک لە مەرحەلەکانی تەمەنی مرۆڤایەتیە خەڵکی سەرزەوی بەڕادەیەک کەم بوونەتەوە کە ئیتر کاری لە چی لە جینەکانشی کرد و ئاسارواتی لەسەر سیفاتە بۆ ماوەیەکانیش بەجێهێشتووە ئەمە خاڵێکی تر کە سەبارەت بۆ لافاوە پێشوەخت پێشبچی ناتە فاسیلەکەی پێویستە بیزانین زانایەکی ڕووسی شیوعی بێباوەڕ بەخوا وەکو گەربۆڤسکی کە یەکێکە لە عولەمای ئاسار کتێبێکی نووسیوە بە ناوی نهێنی کۆنترین مێژووە کام کابرای شیوعیە هەر باوەڕی بەخوا و بەدین نییە لە سەردەمی دەسەڵاتی شیوعیەتیشان نووسیوێتی لە ساڵەکانی 60ەکانە نووسیتی 50 بۆ 60ەکان ئەم کتێبی نووسیوە یەکێکە لە عولەما ئاسارە معتەبەرەکانی دنیا کە لە بواری ئاسار و شوێنەوارناسیە ناوی هەیە و نووسراوی هەیە ئەم پیاوە کتێبێکی نووسیوە بە ناوی نهێنی کۆنترین مێژوو جەلالتەقی کە کوردێکی خۆمانە تەرجمەی کردووە بۆ لە ڕووسیەوە تەرجمەی کردووە بۆ زمانی کوردی کە ئەم تەبعەیە من جاری جاران ئەم بینی لە بازاڕە هەبوو ئەمڕۆ بەداخۆی بینم کتێبێکی ناودارە بەڵام ئەمڕۆ نەماوە لە بازاڕە نایبینم بە ناوی نهێنی کۆنترین مێژوو ئەم پیاوە هاتووە لە هەموو حەزاراتەکانی سەر ئەرزا هاتووە لە هەموو قەومە و حەزاراتەکان کە هەریەکان لە شوێنێکی دنیان هەموو میلەتەکانی دنیا سەیرەکە لە ناو هەر هەمیانە داستانێک هەیە ئۆستۆرەیەک هەیە کە باز لە چێکا باز لەوا کاتکەوە باو باپیرانیان کاتی خۆی کارەساتێکی لوافاوی گەورە هاتووە هەموو دنیای گرتوتەوە و کابرایەکیش لەو سەردەمەیە هاواری لە خەڵک کردو و پاپۆرێکی دروست کرد و توانیوێتی کۆمەڵە خەڵکێک ڕزگار بکات و قوتاریان بکات و سەر لە نوێ مرۆڤایەتی لێوە دەست پێ بکاتەوە ئەڵێ هەموو داستانە کۆنەکان لە ناو هەموو میلەتە جیاجیەکانی دنیایە باسی ئەو ڕوودا و ئەو کارەسات و ئەو تۆفانیتیایە تەنانەت لە گەلگامێشە کە کارەساتێکە بڵێ داستانێکە لە باسی کۆمەڵە ڕووداوێکە کە لە وڵاتی میزۆپۆتامیایە کە وڵاتی مابەینە نەهرێری خۆمانە عێراقی خۆمانە ئەیش بە هەمان شێوە باسی ئەو تۆفانیتیایە هەموو حەزارەتەکان تەنانەت حەزارەتی مایە تەنانەت حەزارەتی چین تەنانەت حەزارەتی ئەو دوورگانی کە دابراون لە مرۆڤایەتی و لە شارستانێتی ئەڵێ کە چون ئاسارواتی چیرۆکەکانی ئەوانیان گێڕاوەوە و داستانە کۆنەکانیان سەیرەکەن هەموو باسی ئەو تۆفانیتیایە چیرۆکی ئەم تۆفانە گەورەیە لەناو هەموو میلەتەکانە هەتاکو ئیسەکانە هەر ماوە ئاسارەواتی ماوە کەم یا زۆر جاخوایان دەستکاریان کردووە و
ئەمایان کردو بە یەکێ لە هەنگێ لە ئوستۆرانیا بازەکە و زەرامی کەوا بووە خۆی خوا بۆ خەڵکی ڕزگار کردو یا خودت پەیوەندی بە خواکانەوە هەبووە یا لەگەڵ خواکانی عەسمانە ئیتیفاقی کردو کۆمەڵە خەڵکی نەجات با بۆی زەوی لەم کارە ساتە ڕزگاری بێ حەزەکەم بگەڕێنەوە بۆ ئەو کتێباگە دەستان کرد بە ناوی نهێنی کۆنترین مێژوو ئەو بەسەرهاتانە و تاریخەکانیشی هەر هەموو هێناوە بە پێی حەزارەتەکان کە چیان وتۆ دەربارەی تۆفانە. ئەمە لە ڕێیەکەوە لە ڕێیەکی دووە هەمیشەوەڵێ هەموو ئەو شوێنەوارناسانی کە هاتوون علمی طبقاتی ئەرز بە دوای ئاسارە گەڕاون لە قۆناغەکانە گەیشتونەتە سەر چی؟ سەرەوەی کە سەیرەکە نەمە شوێنەواری تۆفانێکە لافا دەکەوتە لەسەر ئەرزە. تەنانەت ئەڵێ لە ئەشکەوتە بەرزەکانی سەر چیاکان قوڕولیتەی ئەو تۆفانە ئەبیندێت و ئاسارەواتی مەخلوقات و ئینسان و حیواناتیشی تیا دۆزێتەوە کاتێک کە ئەم تۆفانە هاتووە نەغڕۆی کردوون و لە ناوی بردوون. تەنانەت دەڵێ لە ئەشکەوتی شانەدەر لە کوردستانی خۆمانە کە لەویاشە ئاسارەواتی قوڕولیتەی ئەو تۆفانە لە یەکێ لە چینەکانی ناو ئەشکەوتەکە دۆزراوەتەوە کە ئاماژەیە بۆی تۆفانەکە تەنانەت ناو ئەو ئەشکەوت و سەری شاخەکەشی داپۆشیەوە کە ئەشکەوتی شانەدەر نزیکەی 600 بۆ 700 متر لە ڕووی دەریاوە بەرزە. کەواتە هەم لە ڕێگەی ناحێ عیلمەوە ئەمە کابرایەکی رووسی و بڕۆ زاناکانی کەش تەنانەت ئەمڕۆ باز لە تاریخی تۆفانەکەکەن حتا لەو کتێبەشا زۆر ئەوێ بە وردی بگەڕێتەوە بۆ تاریخی تۆفانەکە کە زاناکان بە قیاساتە عیلمیەکەی خۆیان ئەیانوێ کاتی تۆفانەکە بدۆزنەوە تقریبا هەر هەمان ئاماژە بۆ ئەوە کە لە دەوروبەری 9000 ساڵ بۆ 11000 ساڵ لەمە پێش و کارەساتە ڕوویداوێ هەیەکیان ئەڵێ 9000 بۆ 13000 هەیەکەڵێ 10000 بۆ 15000 ساڵ لەمە پێش و کارەساتە ڕوویداوە. کەواتە لە دەوروبەری 10000 ساڵ لەمە پێشە کارەساتی ئەم ڕووداوی تۆفانە علمیش سەلمانوێتی ئەمڕۆکەوە کارەساتێکی ئەوە ڕووی زەوی داپۆشیوە و زۆر تەحلیلاتیشی تایە لەو کتێبەیە کە ئایا هۆکاری ئەم تۆفانە چی بوو بێت و لە چیەوە دەستی پێکرد بێت و چۆن بوو بێت. ئێمە ئەوەی کە وەکو حەقائیقێک یاخود وەکو بەڕاستی بە حاشا هەڵنەگری بزانین ئەوەی کە قورئان بۆمان باسکە چونکە زانین فەرمایشی ئەو پەروەردگارەیە کە خۆی بە فەرمانی خۆی ئەم کارەساتە ڕوویداوە و تۆڵی لەو بێ باوەڕانە تیاسەنێتەوە ئەوەی ئەو لە قورئانە بووی باسکردون ئێمە بە حەقیقەتێکی حاشا هەڵنەگر و مسەلەمی وەرەگرین. ما باقی زانیارەکانی تر ئەوەی کە سەلمێرا بە تەواوەتی ئێمە وەریەگرینەوەشی کەنەی سەلمێرا وەکو باسکردن باسیەکەین وەکو مێژوویەک باسیەکەین کە لەوانەیە ڕاستیش دەرچێ و لەوانەیە هەڵەش دەرچێ بەڵام حەقیقەتی و تۆفانە بە شێوەیەک حاشا هەڵنەگرا و ڕاستیەکەشی ئەمڕۆ سەلمێنداوە هەم لە ناحیە عیلمەوە هەم لە ناحیە تاریخەوە هەم لە ناحیە ئاسارواتەشی کە بەجێهێشتۆ تەنانەت وەکو عەرزمکردن لە ناو جینەکانی مرۆڤایەتیشە لە ناو سیفاتە مۆمایەکانیشە ئاساری ئەو تۆفانە هەتا ئەمڕۆ لە ناو ئێمەیە هەرتیا ماوە کەوا باو باپیرانیمانە لە قۆناغی لە قۆناکان ئەمەندە ژماریان لە 5000 کەس تێنە پەڕێ وەکو ئەو تەقریری جینیۆمەی کە خاریتی مرۆڤەکانی تیا ئاشکراکرا لەلایەن بیل کلینتۆنی سەرۆکی ئەمریکا و لەلایەن زاناکانی ئەمریکا و ئەوروپاوە ئەعلان کرا لەوێشە ئاماژەی بەو کارەساتەتیایە. باش تۆفانەکە وتمان بە پێی ئەو ئاەتی کە کوڕەکەی نوح باسی تیاکە کە کوڕەکەی نوح ئەڵێ باوەچم پەناگرم بەیەکێ بە شاخەکانە سەرەکەوم کەواتە مەنتیقەکان مەنتیقێکی شاخاوی بووە. پاشتریش دوای تۆفانەکە هەر لەسەر شاخێک نیشتۆتەوە کە بە ناوی شاخی جودیە خۆی گەورە فەرمێ وەستەوەد عەلە جودی کە عولەمای ئیسلامیش لەلایەن چەندین سەحابەی وەکو ئیبن عەباسەوە ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ و ئەبوو هورەیرەوە ڕیوایەتیان لێ کراوەکەوە ئەو شاخی جودیە ئەکەوێتە جزیرەی ئیبن عومەر کە جزیرەی ئیبن عومەر کوردستانی عێراق شیمالیەکە لە مۆنتقەی کە نزیکە بڵێن بە تورکیا و بە سووریاوە و ویلایەتی مووسڵی جارانەکات ویلایەتی مووسڵی جارانی تیا ئەگرێتەوە کە ویلایەتی مووسڵ مەنتقەی شاخاویەکانی کوردستانی خۆشمانی تیاگرتوێتەوە. تەنانەت هەنگێک لە ڕیوایەتەکانە باز دەواکەن کە ئەڵێ بە شاخی پیرەمەگرونیان وتووە شاخی جودی هەندێک دەڵێن زنجیرە چیای بێخێرە لە مەنتقەی بادینانە. جوولەکە و ئیسرائیل دەیەوێت بە هەموو شێوەیەک ئیسپاتی بکات کە ئەو شاخەی پاپۆڕەکەی نوحی لەسەر نیشتۆتەوە زنجیرە چیا یاخود لووتکەی چیای ئەراراتە کە ئەکەوێتە نێوان تورکیا و ئازەربایجانی ئەمڕۆ. بە حسابی تەورات دەڵێن لەسەر شاخی ئەرارات نیشتۆتەوە. ئەرارات لەکوێیە؟ لە بینی تورکیای ئەمڕۆ و ئازەربایجانی ئەمڕۆدایە و دەیان بەحسە و تیمی شوێنەوارناسییان ناردووە لەسەر ئەو چیایە و لە ئەنتەرنێت تا دەیان ڕسمی دروستکرایان بڵاو کردوێتەوە بۆشایەک لەسەر لووتکەی شاخەیە وەکو چاڵایەک گەڵێ ها لە شێوەی پاپۆڕێکالەوەی ئەم بە لەمە بوو بێکاتی خۆی لێوێ نیشت بێتەوە و
لەم نەوع قسانە بەڵام هەتا ئیستا یەک بەڵگەی مەلموسی حەقیقەتی تەواویان دەست نەکەوتو کە بیسەلمێنێ پاپۆرەکەی نوح سەلامی خوای لەسەر بێ لەسەر کێوی ئەرارات نیشتۆتەوە. خوای گەورە ئەو شاخەی ناوە جوودی ئێمە بەطلب نییە لامان ئەو شاخە کوێیە بەڵام دوو حەقیقەت هەیە لێرەیە با باسی بکەین. یەکەم طبعا ئەمەی کە من عەرزی جەنابتانەکەم ئەمە دین نییە، ئەمە تاریخە، ئەمە بۆچوونی زاناکانە. ئەگەر ڕاستیان کرد بۆچوونێکی زانستی، ئەگەر غەڵەتیشان کرد مە عیلاقی بە دینەوە نییە. خوای گەورە پێمانە فەرمێ وەستەوەت عەلە جوودی لەسەر کێوی جوودی نیشتۆتەوە. بەڵام لە ساڵی 1990 زاینی عالمێکی ئاساری میسری بە ناوی تەقی عابیدەوە لە مجلەی کول العەرەبە کە سەفحەیەکی تیا پێوتێ سەفحەی هاید بارک، خۆی لە بەریتانیا دەرەچێت مجلەیە کول العەرەب، لە سەفحەی هاید بارکە کە سەفحەیەکی حڕە خەڵک چی تیا بڵاوکاتەوە صاحبی گۆڤارەکە لە من مەسئول نیم تایە مەقالەیەکی تۆزێ غەریب و عەجیبی بڵاو کردوێتەوە کە من تا قۆناغێکی شوێنی کەوتم بەڵام نەمتوانیدەوە زیاتر شوێنی بکەوم بۆ سەلمانی ڕاستی ئەو معلوماتی کە لەویایە باز لەوە دەکات کە لە دەوروبەری ساڵی 1921 هەر بە تاریخەڵێ 1921 تیمێکی شوێنەوار ناسی بەریتانی لە بەریتانیاوە هاتوون بۆ عێراق بە دوای شوێنەوارە گەڕاون لە سەردەمی پاشایەتی ئەو سەردەمەیە. باسی یەکام تیمە لەکوێوە هاتوو چۆن هەتاڵێ لە بەسڕەوە هاتوون و بەلەمە بە ئاوی دیجلەیە سەرکەوتون و هەتاکو گەیشتوونەتە شاری مووسڵ ئەو شوێنەی کە ئەمڕۆ پێوتێ شوێنی مەڵتقەی نەمرود، شوێنێکێ لە تەنیژ مووسڵ ناحیەکە پێوتێ نەمرود. من خۆم چوومەتە ئەوێ هەنگی ئاساری کۆنیتیایە هاتوونەتە ئەوێ بە دوای ئاسارە گەڕاون. ئەم تەقی عابیدە بازەکە ئەڵێ ئەم تیمەکە هاتوون لە ساڵی 1920 نۆ پارچە ڕقمی ترینیان دۆزیوەوە، ینی نۆ پارچە نووسراوی قوڕین کە بە قوڕ لەسەر پلێتی قوڕین کە دروست کراوەشتی لەسەر نووسراوە چکە کاتە لەسەر ئەوانە هەڵە کۆڵڕە ئەنووسە قوڕەکە سوورەکرایەوە دوایی وەکو بەردی لێ هات بۆی ئاسارەوەکە بمێنشتەکە. نۆ پارچەیە، نۆ پارچەکە بریتە لە داستانێک ئەفسانەیەکی کۆن وەکو چۆن ئلیازە و ئۆدیسە و گلگامێش و ئەم داستانانە نووسراتەوە. ئەمیش داستانێکی کۆنە باسی مێژوی مرۆڤایەتیەکات، باسی مێژوی مرۆڤایەتیەکە لەو داستانەیە هەنگە معلوماتی غەریب و عەجیبی تایە. ئەم پیاوە میسرێکە یەکێکە لە زانا شوێنەوار ناسەکانی میسر پیریش بووە، نازانم ئێستا بیان نەچووکە ئەو کاتە پیر بووە لەن تەمەنی لە 80 تێپەڕیوە کە لە ساڵی 1990 ئەوەی بڵاو کردێتەوە. ئەڵێ ئەم نۆ پارچە قوڕە بە خەتی مسماری کۆن نووسراوە بەڵام بە زمانی کوردی کۆن، بە خەتی مسماری نووسراوە بەڵام بە زمانی کوردی کۆن. یعنی چی؟ یعنی زمانی کوردی لە کوردستانی خۆمانە ئەمڕۆ بە چ خەتێگە نووسرێ؟ بە خەتی عەرەبی. ئەو پیتانی کە ئێمە کوردی پێنووسین لێرە پیتی عەرەبیە. ئەی لە تورکیا زمانی کوردی بە پیتی لاتینێ نووسرێ. ئەم پیاوەژەڵێ ئەڵێ ئەو خەتە کە ئەوەی پێنووسراوە خەتی بزماری کۆنە بەڵام بە زمانی چی؟ بە زمانی کوردی. کوردی ئەو سەردەمە و هەنگێ ڕوودا و باز دەکات کە تایبەتە بەم مەنتیقەی خۆمانەوە یەکێ لەو ڕووداوانە ئیشارەت بە تۆفانەکەی نوحەکات. لەو کتێبەیە لەو جێگەیە کە پێی وایە ئەڵێ مەوتێتی بە حسابی ساحب نووسەرەکەی کە کاتی خۆی ئەمەی نووسیوە دیارە بۆ پاشایەکی نووسیوە وەکو نامەیەک بۆی نووسیوە کە چیرۆکێکە بەسەراتێک و هەمووی بە شعردا ڕژاوە و ئیمزاکەشی بە ناوی براسۆزەوە کراوە، ینی ئەلئەخ المخلیص بە زمانی ئەمڕۆمان ینی برای دڵسۆزت، ئەڵێ حتا ئیمزاکەی نووسراوە براسۆز کە ئەمی بەنادووە. هەنگێ معلوماتمان بۆ باس دەکات لەوێکانەیە یەکی لەو معلوماتانی کە باسێکە لە باسی نوحە ئەفەرمێت ئەو پیاوە دەڵێت ئەڵێ لەو نۆ ڕقمەیەتیایەتی نەگەوەی کە بڵێ ئەمە شتێکی دینی و حەدیثە و ئایەتۆمانە. ئەمە وتم عەرزم کردن شتێکی ئاساری ئەگەر ڕاز بووە حەقیقەتە ڕاز بوو ئەوە شتێکی عیلمی ئاساریە دۆزراوەوە گە ڕاستیش نەبوو درۆیەکە خەڵکێک خەڵی بەستووە. بەڵام پێویستە ئاماژەیەک بۆ بکەین چونکە من خۆم تا ڕادێ شوێنی کەوتم و بۆم دەرکەوت کە بیفعل لە بەریتانیا هەیە و کتێبێک کە ئەو تیمەش نووسی بوو هێنان و لە ماڵی خۆما چاوم پێی کەوت و ڕسمی نۆڕقمەکەی تیا بوو و تەرجمەی نۆڕقمەکەی بە ئینگلیزی تیا بوو. لەویا ئاماژە دەکات ئەڵێ ئەو شاخەی کەوا پاپۆڕەکەی نوحی لەسەر نیشتۆتەوە ئەو شاخەی کە ئەمڕۆ لە کوردستانی خۆمان پێوتێ لووتکەی هەڵگورد، لووتکەی چیای حەساڕۆست. ئەو پێی وایە ئەڵێ لەسەر لووتکەی ئەو چیایە کە بەرزترین شاخە لەو مەنتیقەیە لەوێ نیشتۆتەوە. هەڵگورد هەڵجورد جوودی حتا ئەڵێ لەفزەکە ئاوە تەوتەوری کردو کاتی خۆی پیان تۆ جوودی هەڵجورد هەڵگورد
لەوێەوە هاتووە لە ئەم کەلیمەی هەڵگوردەکە لەوێ نیشتۆتۆ کە دەوری 3600 مەتر لەسەر ڕووی دەریاوە بەرزە و لە کوردستانی عێراقا لەو شاخە بەرزتری تێدا نییە ئەمە سەبارەت بەو دووهەم شتێکی غەریبیش بازەکە کە عیلاقی بە یادی نەورۆزی خۆمانەوە هەیە ئەڵێ ئەو یادەی کە پێوتێ نەورۆز کە باز دەواکەن پاشایەکی زاڵم هەبوو بە ناوی زوحاکەوە کوڕێک ڕاپەڕێەوە بەرامبەری بە ناوی کاوە سەری پان کردوێتەوە لە کۆڵی کردوێتەوە ئەڵێ ئەمە احتیمال هەیە بالفعل لە 21 ئازارە ڕووی دابێت ئەو یادە بەڵام ئەڵێ ئەم یادی ئاگرکردنەوەی نەورۆزە لە پێش زوحاک و لە پێش کاو و لە پێش ئەوانیشەوە هەیە و ئەڵێ ئەم یادە نەک تەنها قەومی کورد بە فارس و بە کورد و بە تورک و بە چەرکەس و بە ئەلبا بە هەموو قەومەکانی ئەو منتیقی و ئازەری و ئەوانەی کە لە منتیقی چیای زاگرۆز ئەژین ئەوانەی کە سیلسیلەی پشتیانەوە تا لای چیای زاگرۆس و لەوێ ئەژین ئەم ئاگری نەورۆزە لای ئەوان هەیە و بەپێی ئەو نووسراوە قوڕێژ بێ ئەڵێ سەرەتاکەی لەو ڕۆژەوە دەستی پێکرد کە پاپۆڕەکەی نوح لەسەر چی نیشتەوە لەسەر کێوی هەڵگورد لەسەر لوتکەی هەڵگورد هەڵجورد جوودی نیشتۆتەوە و خەڵکەکە لە تاوە یەکسەر لەوێ ئاگریان کردوێتەوە لەسەر ئەو شاخە و ئەو ڕۆژیان ناوە نەورۆز یعنی ڕۆژێکی نوێ یعنی مرۆڤایەتی سەر لە نوێ ئالێەوە دەستی پێکردوێتەوە ئالە و ڕۆژەوە و بازنەوە دەکاڵێ کە بە ئاوەکە وردە وردە نیشتۆتەوە چۆتە زەریا و دەریاکانەوە لە منتیقەکە و خەڵکەکە هاتوونەتە خوارەوە ساڵێ دوانسیان ئەڵێ هەموو ساڵێک لەو ڕۆژەیە ئەچونەوە سەر لوتکەی ئەو شاخە لەوێ ئاگریانە کردەوە بە یادی چیەوە بە یادی ئەو ڕۆژەی کە ئێمە تیا ڕزگار بووین هەموو مرۆڤایەتی لە ناوچەوە ئەم کۆمەڵە کەسە سەر لە نوێ مرۆڤایەتی ڕۆژێکی نوێی بۆ نووسراوەتەوە کەەوە سەر لە نوێوە چەپ خاتە و ئینسانیەت لەسەر ئەرزا مرۆڤایەتی لەسەر ئەرزا دەست پێ بکاتەوە بۆیە کە ناوێن ناوە نەورۆز یعنی ڕۆژێکی نوێ ئەمە ئەڵێ بەپێی ئەو نۆڕقمە ئەگەر وا بێت کەواتە پاپۆرەکە لەسەر شاخی هەڵگورد نیشتۆتەوە لەسەر زنجیرە چیای حەفارۆس لە کوردستانی عێراق پێم خۆش ئەوانەی کە تایبەت بن لەو هینە لە شوێنەوە ناسوانەیە بچن تاکیدی لەو مەسەلە بکەن چونکە حتا دۆستێک بۆی گەڕامەوتی من لە بەریتانیا لە مەتحەفە ئەو نۆڕقمەم دیوە وتی بە مۆبایلەکەشم دووسێ دانجا ئەوتی بە کامێرەی وت بە مۆبایلی وتی دووسێ جار ویستومە ڕسمی بگرم بۆی نووسینەکانی دەچێت کەچێ و هەموو جار سەیرەکەم نووسینەکانی دەرناچێت ڕسمی نۆڕقمەکە قوڕەکان دەرەچێت بەس نووسینەکانی دەرناچێت ئەڵە جارێک دوو جارەڵە دوای بە کابرامو دەمە بۆ دەرناچێت وتی ئەو مادەیەکی زەمقی جەلاتینیمان داوە بەسەریا چونکە ئەو معلوماتی کە تایەتی نامانوێت بڵاو بێتەوە و لە ناو زانکۆشە ئەو کتێبەی کەوا نووسرا بووە لەسەر ئەوە لە ڕێگەی دۆستێکەوە ئاگادار کراینەوە کە وتی زۆر بە زەحمەت توانیمانە نوسخەیەکی لێبێنین و بە دزیشەوە ئیسیساخمان کردووە ئەو کتێبە هەتاکو بتوانین ئیسفادەی لەکەین چونکە لێ نووسراوە بۆ للتەداول الخاص تەنها نهێنیە و بۆ کەسانێکی تایبەت بۆیان هەیە پێم خۆش ئەگەر کەسانێک بچن ڕاستی ئەم شتەیەک لا بکەنەوە ئایا وایەنە چونکە من کتێبەکان هێناو لە ماڵی خۆمە هەرچەنە بە ئینگلیزی بوو سەیرم کرد بەڵامی دوای کتێبەکە فۆتا و پێویست ناکە لێرە باسکرێت چۆن بەڵام حەزەکەم کەسانێک شوێنە و معلوماتیە چونکە هەنگە معلوماتێکی تیا دەربارەی ئیبراهیم سەلامی خوای لەسەر بێ کە دوایی دێنە سەری دەربارەی ئیبراهیم و دەربارەی هەنگێ لەو شاعیرانی کە لە کاتی حەجا ئەنجام دەدی و ئەسڵی ئەو شانە لەکیەوە هاتوو لە منتیقەی خۆمانەوە ئەوش لە کاتی خۆی ئەگەرمانی نەمردین ئینشەڵا باسەکەین بینەوە سەر مەسەلەکەی خۆمان کەواتە بەپێی ئاەتەکانی قورئان لافاوەکە لە منتیقێکی شاخاویەوە دەستی پێ کردووە ئەو قەومی نوحەی کە غەضەبەکەی خۆیان بەسەرباری و منتیقەکە و ناوچەکەیان شاخاوی بووە وە لە شاخی شانیشتۆتەوە پاپۆرەکە کەواتە هەموو ڕووداوەکان زیاتر لە منتیقە شاخاویەکان نابوون ئەمە یەک خاڵێکی تر ئەو ئەرزەی کە خوای تەبارەک وتەعالە پاپۆرەکەی لێ نیشانێتەوە خوای گەورە لە قورئانە بە مبارەک باسێکە لە دوعاکەی نوح فەرمێ ربي أنزلني منزلا مباركا وأنت خير المنزلين خويا لشونيكي مباركة دام بزيني كواتە زانەکان ئەڵێن ئەو شوێنی کە ئەوەی تیا دابەزێناوە کە تاکیدین زنجیرە چیاکانی ئەم مەنتیقەیە بەڵام کوێ بەتایبەت بە شوێنێکی مبارەک ناهێنراوە ئەمەش خاڵێکی تر پاژەوەی کەوا پاپۆرەکە دروست دەکات و خوای گەورە ئەم حیواناتانەی بۆ مسەخەر دەکات دێنە بەردەمیەوەی کە لێ هەڵدەبژێرێت دەکاتە ناوی لە باڵندە لە ئاژەڵەکان و لە مرۆڤەکانیش ئەهلی ئیمانەکان تا ئەو لەحەزەیە کافرەکان گاڵتە بەکیەکەن بە نوحەکەن جارێ بۆ ماوەی چەند سەد دانە ساڵ کە دارە ئەڕوێنێت و پاپۆر دروست دەکات ئەمانە بەلایە دێن گاڵتەی پێ دەکەن و قەشمەری پێ دەکەن ئەڵێ کەس دیوێتی پاپۆر لەسەر وشکایی دروست بکرێ کەس دیوێتی پاپۆر لە شوێنێکا دروست بکرێن نە بەحری لێبێت و نە چەمی لێبێت بۆیە کە لایەن عەجیب و غەریب بووە کەوا پاپۆرەکە لە شوێنێکی ئاوایە دروست بکرێ هەتا ئەو دەقەی کەوا هات کوڕەکەشی هەتا ئەو دەقەی کە باران دەستی پێکرد باوەڕی بۆ نەبوو کە غەرق بێ بۆیە ئەیوەچم سەرێکی لە شاخەکانەکەم و لە لافاوەکە ئەم پارێزێت
ئەم لافاوە دەستی پێ کردووە لەم مەنتیقە شاخاویانەی کوردستانی عێراقا دەستی پێ کردو و قسە زۆر لەسەرۆکەی ئایا هەموو دنیای گرتوۆ یان نا ئێمە لەسەر ئەوە زۆری ناکەی هەرچە لەگەر بەڤسکی زۆر پانتایەکی زۆری لە کتێبی نهێنی کۆنتنی مێژوو تەرخان کردو بۆ ئەو هینە بزانێ ئایا هەموو دنیای گرتوۆ یان نا ئاوەکە سەبەبەکەی چی بۆ لەکوێ ئاوە زۆرە بەم شێوەیە هاتووە تەفسیری علمی بۆ ئەم ڕووداوە چییە حەزەکەم ئەوەی کە حەزەکە زیاتر بگەڕێتەوە بۆ ئەوێ بەڵام ئەوەی کە ئێمە دڵنیان لێی ئەو مرۆڤایەتی کە لە پانتاییەکە لەو ڕۆژەیە کۆبوونەتەوە لافاوەکە هەموو ئەوانی لەناو بردووە یعنی کارە ساتی لافاوەکە مرۆڤایەتی قڕ کردووە بە هیچ شێوەیە کەس نەماوە ئەو مەجموعەیە نەبێت کە لەسەر ئەو پاپۆرە ڕزگاریان بووە جنسی مرۆڤایەتی نەماوە و جنسی ئاژەڵ و حیوانەکانیش تەنانەت لەو مەنتیقەیە هەموو تیا چوون ئیتر ئایا باقی تری دنیای گرتوۆتەوە منەوە کاتە نازانم سەر ئەمریکای شیمالی یا جنوبی و کاتە مرۆڤی تیا نەبووە هەتاکو لافاوەکە پێویستکە ئەوش بگرێتەوە بەڵام ئەگەر گرتوێتەوە یان نە ئێمە هۆکاری ئەوە نازانین و حقیقەتی ئەو مەسەلەیەش نازانین بەڵام ئەزانین ئەو پانتایی لەو سەردەمەیان مرۆڤی تیا بۆ هەر هەمووی لافاوەکە گرتوێتەوە و هەموو مرۆڤایەتی لەناو بردووە و سەر لە نوێ مەجبور بوون ئەم مرۆڤانە لە سفرەوە دەست پێ بکەنەوە مرۆڤایەتی و وەچەی مرۆڤایەتی لەسەر ئەرزا بخەنەوە پاشەوەی کە لافاوەکە دەست پێ کات بەو شێوەیە کافرەکان وەفارە تەنور و لە قورئانە باز دەکات سبحان الله بۆشمان باز دەکات ئافەرمێ بارە ئەو تۆفانە هەموو دەرگاکانی ئاسمانمان کردوتەوە فتحنا أبواب السماء بماء منهمر لە شوێنێکە فەرمێ و فجرنا الأرض عيونا فالتقى الماء على أمر قد قدر ئەفەرمێ هەرچی کانیا و سەرچاوی ئەو هەیە لە عەرزا تەقانومە لە هەمان کاتیشە هەرچی دەرگاکانی ئاسمانێک کە بارانی لێوە بارێتە خوار و هەر هەموویم کردوێتەوە یعنی ئاسمان بە هەموو هێزی خۆی بارانی بارانەوە زەوی بە هەموو هێزی خۆی ئاوی هەڵقوڵانوە هەردوو ئاوەکە لێکی داوە ئەو تۆفانە گەورەی دروستکە قورئان ئاوا بۆمان باز دەکات کە ئەمەش حەقیقەتێکی تەواو لە عەرز و لە ئاسمانەوە ئاو هەڵقوڵاوە ئاو هاتوۆتە دەرەوە ئەو لێوە بدای باران و ئەم لێرەوە هەڵی قوڵان و هێناوێتێ دەرەوە کە ئیتر بە تەواوەتی سەرئەرز ئاو دای پۆشیەوە لووتکەی چیاکان کام چیایی زۆر بەرز بۆ کەوتۆتە ژێر ئاوە وەکو باسمان کرد لووتکەی هەڵگوت 3600 و ئەمەندە مەتر لەسەر ڕووی دەریاوە بەرزە بەڵام کەوتۆتە ژێر ئاوە کافر هەر هەموو لە ناوچوون ئەوانەی کە گاڵتیان بە مەسەلەکە و حەقیقەتی شتەکەیان بۆ دەرکەوت و بۆ هەتایە لە ناوچوون ئەمەش کە لە ڕق بوون لە حەدیثی پێغەمبەر صلی الله علیه و سلم بۆمان باز دەکات پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێ ڕۆژی قیامەت خوای گەورە نوح و قەومەکەی زیینوە کاتەوە پرسیار لە نوح حکاڵێ ئەڵێ نوح ئەم قەومە ئاگادار کردەوە ئەوش دەڵێ بەڵێ بە قەومەکەی ئەڵێ نوح هات و ئێوەی ئاگادار کردو کە چی لێوەش لە بەردەمی خواڵن نەوەڵا خوایە هیچ پێغەمبەرێکمان بۆ نات و کەسیشمان نەناسیوە خوای گەورە بە نوح ئەڵێ شایەت هەیە کە تۆ ئەمانە ئاگادار کردێت تۆمانە ئینکاریەکەن نوحیش سەردانەوێنێ کێ بڵێ کا بە شایەت بۆیە کاڵێ ئەی پەروەردگارە شایەتی من ئومەتی محەممەدن صلی الله عليه وسلم ئومەتی محەممەد لە قورئانە تەفاسیلی مەسەلەکەی وا بۆ باسکراوە کۆی لافاوەکە لە بەرچاوی بوو بێ و ئەو ئەزیەت و ئەو ئازاری کە 950 دانە ساڵ نوح چەشتێتی بەدەست قەومەکەی و لە قورئانە هەموویمان بۆ تۆمار کراوە بۆمان باس کراوە بە تەفسیلەوە تا ئێمە ئاوا باسی دەکەین لە دوای زیاتر لە 10,000 ساڵ باسی وردەکاری ئەو ڕووداوی تۆفانە ئەکەین بۆیە کە نوحیش لەو کاتەیە ئەڵێ ئومەتی محەممەد صلی الله عليه وسلم کە قورئانیان خوێنێت و کە قورئانیش کەلامی توێ تۆ بۆ باس کردوون بۆیە کە لەیەکانەیە پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمێ بەڵێ ئەو کاتە ئومەتی من بانکەنەڵێن ئێمە شایەتین کەوا نوح قەومەکەی خۆی ئاگادار کردوێتەوە با لێرەیە بۆستین ئینشەڵڵا تا ئەڵقەی داهاتوو بەخوای گەورە تا دەست پێین ئینشەڵڵا زیاتر چین